ئەو گۆڕانکاریانە چین کە بەسەر ئۆتۆمبیلدا هاتووە. سیارە هەمووتان ئەزانن لە کۆنەوە دەستپێکرا لە 1868 و ناوە کە دەست پێکرا وەردە بەو قۆناغە تازەیە نەبوو. ئەو گۆڕانکاریە گەورانی کە بەسەریا هاتووە لە مەجای ئیشەکەی ئێمە دروست بووە لە ماجای ئەلەکترۆنی وایرین دایگرام. وەکو نوکتەیەک وایە کە من سیارێکی لۆکم ڕاکێشاوە چەندین فیتەر گەرامنیان دۆزیەوە بە لەزگەیەکی برین عەرەبانچە بۆی دۆزیێمەوە. زۆر زارێک تقریبا 95 بۆ 96 وەرەکە من زارێکە بە یەک سیارەیە. خەڵک سیارەکەی لە داخی ئێمە ئەفرۆشێت. یعنی بەڕاستی کابرا پارەیەکی زۆری پێیەوە سیارەکەی یعنی بۆمان چا ناکرێت وای لێ لەبەر چاوێکی بە کۆمەڵە زەرەر ئەیفرۆشێت. گرفتی شۆفێران چییە لەگەڵ پیشەوەراندا؟ هەندێک لە پیشەوەران چۆن پیشەکەیان خراپ بەکاردێنن؟ پیتەری وایە خوا ناناسێ تۆ ئەچی مەڕەڵی مەشینم بۆ داگرێت. مەشینەکەت بۆ داگرێت تاقمی ڕنگی پێ ئیکۆنەی خالێک کابۆکەیەوە لە دواوە تۆ تاقمی تازە پێکرد بە 400,000 کۆنەکە بۆ دانێت تازەکەت بۆ ئەخالی جوانی خۆیەوە. پیشەی چاکسازی ئۆتۆمبیل و گرفتەکانی لە ڕێپۆرتاژێکی تایبەتی NRTدا. ڕێپۆرتاژ شەوی چوارشەممە کاتژمێر 7:30.